خۆشەویستانی کورسان نیو سڵاوتان لەبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەگەر باسی خەباتی ڕابردووی گەلەکەمان دەکەین بە ڕووبارێک لە خوێنی شەهیدان و کەم ئەنداموانی سەنگەر و پێشمەرگە دێرینەکان و زیندانیانی سیاسی و خەڵکی کوردستانە. هەر بابەتێک هەبێت بەڵام وەختێک کە دەبینین ئەو ئازیزانەی کە ڕۆژگارێک بەجەستەی خۆیان بە خوێن و ڕۆحی خۆیان بەرگریان لە ئێمە کردووە و هەرێمی کوردستانیان گەیاندۆتە ئەو قۆناغا ناکرێ ئێمە لە مێدیا هەر ئاوا تەماشاکەر بین بەڵکو تەنانەت لایەنگریش دەبین. ئێمە وەکو دەستگای مێدیایی کورسات لە هەموو کێشانەی کە کەسوکاری شەهیدان کەم ئەندامبوانی سەنگەر زیندانیانی سیاسی پێشمەرگە دێرینەکان هەیانە ئەبین بە دەنگ و ڕەنجی ئەوان. چەند ڕۆژێکە ئەوەی کە زۆر جێگەی داخە کە دەبوو زۆر بە زیادەتر ڕێز و احترام و ماف و ئستەحقاقاتی خۆیان پێ بدرابایە، بەڵام بەداخەوە دەیان بینین کە نیگەران و تووڕەن ئەوان کە مەندامبووی سەنگەرن و خۆیان ئەڵێن شەهیدی زیندوو، بەشێکی زۆریان جەستەکانیان لە دەستداوە، بەشێکیان ناتوانن هیچ کارێک بکەن، موچەیەکیان هەیە کە حەقی خۆیانە، خوێنی خۆیانە، بەڵام دەستی پێکرێت. ئێمە شەوانمان بان کردووە گەورەیان نواندووە لێرن بۆ ئەوی تاوتوی ئەو بابەتە بکەین وە دەنجی ئەوان زیاتر بگاتە لانی پەیوەندیدار و ئەو کێشەیە چارەسەر بکرێت. میوانەکانم بەڕێز لیوا فوادی حاجی ئەبابەکر سکرتێری کۆمەڵی کەم ئەنداموانی سەنگەر، لیوا سەڵاح گۆڵدەرە لە پرسراوی کارجێڕی کۆمەڵا، هەروەها ژمارەیەکیش لەو ئازیزانە وەک کەم ئەندامبوونی سەنگەر وەکو نوێنەری هاوڕێکانیان هاتوون نەمانویست قەرەباڵغی بکەین یان بچین لە سەرما و لە شوێنێک دام بنین و لەبەرەوەی لای ئەوانمان وەکو نوێنەرایەتیەک بان کردووە. لیوا فواد سڵاوت لێبێ، ئەو کێشەیە سەرەتاکەی لە چیەوە دەستی پێکرد بۆی چینە ناو تەفاسیل و وردەکاریەکە و لەکوێ وەستاوە؟ سڵاو لە کوردستان نوێست سوپاس کە هەردەم بەدەم کێشە و گرتەکانی کۆمەڵی پێشمەرگە کەمەنداموەکان و تێکۆشەرەکانەوە بوون. ئێمە لە مانجی دەوە کۆمەڵێک ڕێکاری ئیداری لەسەر گواستنەوەی دۆسیەکانی کەمەندامانی سەنگەر لە هێزەکانی عەفتا بۆ سەر وەزارەتی پێشمەرگە، لە وەزارەتی پێشمەرگە بۆ سەر وەزارەتی دارایی، هەرچەندە ئەمە بەهانەیەک بوو وەزارەتی دارایی بە ئێمە گرت لەبەر ئەوەی من وەکو سکرتارێتی کۆمەڵی پێشمەرگە کەمەنداموەکان حەوت مانگ خەریکی دۆسیەی یەک بەیەکی کەمەندامانی سەنگەر بووین، هیچ دۆسیەکمان کێشەی تیان نەبوو، دۆسیەکانمان بە کاملی ناردە وەزارەتی پێشمەرگە بۆی بگوازێتەوە. لە قۆناغی یەکەمدا 3287 دۆسیەی کەمەندامانی پێشمەرگە کەمەنداموەکانی سەنگەر پشتڕاست کرایەوە، هیچ کێشەیەکیان نەبوو، فەرمانی وەزاریان پێدەکرا لە وەزارەتی پێشمەرگە بۆ وەزارەتی دارایی، وەزارەتی دارایی یەکسەر تەمبیلی سەر خانەنشینی کرد، لە خانەنشینیش هەموو هەویان بۆ کرا، موچەی مانجی دە و یەکیان بێکەوە بۆ بەسرە. بەڵام بەداخەوە تا سەعات 8:30 شەوی چوارشەممە هەردوو لیستی موچە هەردوو نووسراوی بۆ وەزارەتی بۆ سەرجەم باقەکانی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێوەبەرایەتی خانشینی موچەی مانجی دە و مانجی یەک بەیەکەوە ڕەوانەی باقەکان کرا. سەعات 8:30 شەو بە تەلەفۆنێک کوڕێکە ناوی گۆهدار لە ژمێریاری وەزارەتی داراییە ئاگاداری کە بەڕێوەبەرایەتی خانشینی کەمەندامانی کردەوە کە بێت تەنها موچەی مانجیەک بەست. وەزارەت دارایی دوای ئەوەی ئێمە کۆمەڵێک چاوپێکەوتنمان کرد ڕوونکردنەوەیەکیدا کە گوایە ئێمە تەوهینی پێەکەین و ئەم پارەیە نەهاتۆ لەلایەن حکوومەتی فیدراڵی عێراقەوە بۆ سەر تەمین نەکرا بۆ حکوومەتی هەرێم. خۆی ئەترافی موچەی مانجیدا بەڵێ، بەڵام من پرسیارێک ئاراستەی مەکتەبی وەزارەتی دارایی یەکەم بە ئەوەی کە هاتووە مانجی 8 و 9 و بە مانجی دەشەوە ئەگەر 1 دیناری نوقسان بوو کە بۆ هەرێمی کوردستان هاتووە موچەی ئێمە نەهاتووە. تەمویلەکە هەمووی 8 و 7 و 9 و 10 وەکو یەک هاتووە، کەواتە دینارێک نەقسان لە حکوومەتی فیدراڵی بۆ وەزارەتی دارایی نەهاتووە. مانجی یەک بەڵێ ڕاستەکەن خۆشیان ئەترافیان بەوە کردو کە لە مانجی ئێکەوە 36 میلیارد دیناریان کورتێنان هەیە، بەڵام ئەو 36 میلیارد دینارە هی ئێمە نییە، هی ئەو تێکۆشەرانەیە، هی ئەم کە پێشمەرگە قارەمانانەیە کە تەمەنیان چۆتە سەر و خانەنشین کراون لە هێزەکانی عەفتا هەشتا وەزارەتی پێشمەرگە.
یان ئەو لیوایانەی کە تیادا بووینەوە خانشین کراوە کە بەداخەوە تا ئێستا هەیە 5 مانگە 6 مانگە هەیە 11 مانگە هەیە 13 مانگە موچەی وەرنەگرتووە لە 24 ئەم نەقسەی هی ئەوانە بەڵام ئەوەی ئێمەیان بەڕاستی دۆزەخۆر کرد بۆەوەی موچەی ئێمە دایان بە ئەوان بۆ ئەوەی کێشان بۆ دروست نەبێ چونکە موچەی مانجیدا هەمومان نەزانین ئەگەر ڕۆژێک لە ئیدارە ئیشمان کردبێ دوای سەرە ساڵ حکوومەت پارەی ساڵی ڕابردوو نەداتەوە دەبێ میزانیە قەپاتکە میزانیم ڕاجعکە کەمەندانبوانی سەنگەر کاکفات هی مانجی یەکیان بۆ هاتووە دەتوان وەری بگرن بەڵام مانجیدیان بۆ نهاتوە بەڵێ قوربان ئێمە وەک کەمەندامانی سەنگەر من لێرەوە سپاسی یەک بەیەکی کەمەندامانی سەنگەرەکەم کە هاو هەڵوێز بوون لەگەڵ سکرتارەتی کەم ئەندامان کە قەرارماندا بڕیارماندا موچەکەوە نەگرین هەمویان لە ئێمە گەرمتر لە ئێمە بەجۆشتر چوونە لە بەردەمی بانقەکان بڕیاریاندا موچەوە نەگرن سەرڕای ئەوەی کە گیرفانی هیچ کەم ئەندامێک دەدناریتیانە بەڵام هەڵوێستێکیانوان ئێمە تا مردن مەمنونیانین پشتیان پێ ئەبەستین و لەگەڵ ئەوەشدا تەنها لەم حوت ڕۆژەیە ئەوەی پشتمان بوو کەمەندامانی سەنگەر بوون لە یەک بە یەک لە دەرگاکانی هەموو بەرپرسانی ئەم وڵاتەماندا لە وەزارەت دارایی لە کاقوبات لە نووسنگەی کاقوبات کەسیان نهاتنە سەرخەت بۆکسی هەمویان شملایە نامەشم بۆ هەمویان ناردووە نووسراویشم بۆ هەمویان ناردووە هەمووشم بە بەڵگە هەڵگرتووە بۆ ڕۆژی خۆی تەنها ئەوەی پشتیوانمان بوو کەمەندامانی سەنگەر بووین هەرخۆشمان پشتیوانی خۆمان بووین بەندێکی کوردی هەیە ئەڵێگە کەسێک بۆ خۆت پشتی خۆت نەخورنیە کەس پشت ناخورێنێ ئەم جارە ئێمە وامان لێ هات بۆیە لێرەوە ڕایەگەنم کەمەندامانی سەنگەر تا من لە سکرتارەتی ئەم کۆمەڵەیە بم مساوەمە لەسەر بچووکترین ماف و ئیمتیازاتی کەمەندامانی سەنگەر ناکەم چونکە هەڵوێستێکیانوان بەڕاستی بۆ مێژوو هەمومانیان قەرزان بار کردەوە بەڵێ کاک لیوافات ئەوە تەنها بۆ پارێزگای سلێمانیە ینی با بە کورتی و مختصری بڵێم کەمەندانبوانی سەنگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و یانەوە هێزانن کە لە چوارچەوەی کۆمەڵەکەی ئێوەدان یان هەموویەتی ینی سەر تاسەری هەرێمی کوردستان چکۆکم بیستمە بۆ کۆی کەمەندامانی سەنگەرە قوربان ئەمە چاو پێکەوتنێکی کاک عاجیمەلا ئەمینە کە بەرپرسی خانەنشینی ئێمە پارتیە لە وەزارەتی پێشمەرگە لە وەزارەتی پێشمەرگە ینی گشتیە بە مەسئولی ئێمەشە وەکو کەمەندامانی سەنگەر مەسئولی هەواڵانی پارتیشە خۆشی پارتیە مقابلەیەکی کردو ئەڵێ 3000 کەمەندام پشتڕاستکراوەمان ئەوە کردووە لیوافوابی دێ من ببرە ئەڵێ 3000 پێشمەرگەی کەم ئەندامبووی سەنگەر پشتڕاست بەستی ئەو نووسراوەیە گەراوەیان ئەو نووسراوە کامەری چواریان سەیەک باشە ئەوە لێدوانەکەی باسی لێدوانەکە بەڵێ ئەڵێ 3000 پێشمەرگەی کەمەندامبووی سەنگەر پشتڕاست کراوەتەوە خانشینی کەمەندامی سەنگەر مانجی دەویەکیان بەیەکەوە بۆ بەستراوە بەڵام بەداخەوە لەم 3000 کەسەیە یەک تاکە پێشمەرگەی کەمەندامبووی سەنگەری یەکێتی نیشتیمانی کوردستان نییە نەخێر ئێمە لە پشتڕاستکردنەوەکەماندا لە یەکەم وەزبەدا 3280 کەسمان پشتڕاست کراتەوە هیچ کێشەیان نەبووە کەچی هێزەکانی هێشتا دۆسیەکانیان ئەو 3000 هەر ئەو 3000یان هەیە برادرانی پارتیان نەخێر بە کۆی کەمەندامانی سەنگەری ئێمە و پارتی 9000 کەسە بەڵام ئەو ئەڵێ 3000 کەسمان پشتڕاست کردوێتەوە ئەوەی کەمە لە فیلەکەی مەلەفەکانە ئەم 3000 کەسەیە تەنانەت عیبارەتە لە هێزەکانی هەشتا ئەی بۆ ئێمە کە 3280 کەسمان پشتڕاست کرابەوە هەواڵانی پارتی 625 کەسیان پشتڕاست کرابەوە ئەی ئەو 3000 کەسەی ئێمە نەئەکرا 1500 ئێمە بووە یان 1000 کەسی ئێمە بووە کەمەندامانی سەنگەر موچەمانی لێیان بۆ بەسترابە ئەمە لەوە جێگای گومانە دەبێت ئەم پرسیارە هەم لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزای دارایی بکەین بە دوواداچوونتان کردووە بەڵێ ئەمە خۆی دوای پرسیاری زیاترەکەم کاک لیواسەڵاح سڵاو لێ بێتوو لە کارژێڕی مەلەفەکانتان هیچ گومانێکت لێ هەیە هەموو مەلەفەکانتان یەک پشت ڕاست کردوتەوە و کە ناردووتانە بۆ جیهەتی خۆی هیچ پێشتر ئاگادارکردنەوەیشان بۆ ناردوون بڵێن کاکە و مەلەفە نەقسی هەیە ئەو کێشەی هەیە شتێک سوپاس کاکەزانجان ئێمە لە هەموو برادرانی خۆمانزان هەم لە کەمەندامانی سەنگەر و هەم لە کەسوکاری کەمەندامانی سەنگەر بە تایبەتی لقەکانش ئێمە ماوەی زیاتر لە 7 مانگ و زیات کاک فواد شارەی پێدا زیاتر لە 7 مانگ خەریکی ئەو دۆسیانە و بە تایبەتی کاک فواد وەکو سکرتێری کۆمەڵە ڕۆژانە جمعان شێخستە سەر ڕۆژەکان بۆ ئەوەی بتوانین دۆسیە و کەمەندامانی سەنگەر تەواو بکەین
خۆشبەختانە ئشاری پێدا ئێمە 3287 کەمەندامان بە بێ کێشە بە بێ کەم و کوڕی زایدن کۆمەڵێ لە کەمەندامەکانمان کە کۆچی کردو 450 کەمەندان بوو وانە پەیوەندی بە کەوتبووە سەر بەڕێوەبەرایەتی کەمەندامانی سەنگەر لای ئەوانمان بوو بەڵام ئەوانەی دیکە ئێمە هەمومان دۆسیەکانمان بە تەواوەتی کردو هیچ کێشەیەکمان لە دۆسییان نەبووە و ناردومانە هەموو لە هێزەکانی هەفتاوانەش هەموو شتەکانمان تەواو کردو شتە یاسایەکان بە پێی یاسا هەموو شتەکانمان کردو دۆسیەکانی ئێمە تەواو بوو لەو ئەو 3287 کەسە چێشی هەبووە هیچ کێشەیەکمان نەبووە لە تۆ دۆسیەکان چووی بۆ ئێوە چوون بۆ خانەنشینی پێشمەرگە و ئێمە ڕۆژانە پەیوەندیمان لە ڕێگای کاکفوادەوە ڕۆژانە پەیوەندیمان هەم لە گەڵێزەکانی حەفتا لە کاگلیوە عومەر و هەم لە بەڕێوەبەراتی خانەنشین و کەمەندامانی سەنگەرە هەبوو ڕۆژانە پەیوەندی هەبوو کاکفواد بۆ مۆزوعەوە لە بەرەوەی دۆسیەکانمان تەواو کردووە هەموو دۆستەکان بێ مشکلەیە بێ مشکلی هیچ دۆستەیەکمان ئێستا هیچ کەمەندان بێشی سەنگەر ئێمە کاک زانجان لە ئێمە کە دۆستەکانمانەوە ئێمە هەموو ئێستاکە بە داتا لامانە هەموویمان دۆستەکانمان لە لای خۆمان لە سکرتاریاتی کۆمەڵە هەمووی ئامادەین بارودۆخی کەمەندامانی سەنگەر کاک زانجان ئێمە بەڕاستی هەموو خەڵک زانین کەمەندامی سەنگەر کە ئەڵێن کەمەندامیان ئەو کەسانێک کە بەشێکی جەستەی خۆیان لە پێناوی ئەم نیشتیمانەیە بەخشیوە ئێستا کەمەنداممان هەیە بەڕاستی وهای لا تۆ لەسەر جێگا کەوتووە توانای داودەرمانەکەی نییە بڕوا بکە ئێستا کە ئێمە وەکو نوێنەری هەموو کەمەندامانی سەنگەر کاکواس کتێبی کۆمەڵەکەمان لەگەڵ برادرانی سکرتارێتە هەر هەمومان لەسەر خەت بووینە خۆمان ئەزانین ڕەنگە ئێمە لە خۆمانەوە سیرەکەین سەیری ئەومە کە مەسەڵەن ئێستا ئێمە کە دانیشتینە کاکواداوە دانیشێ ڕەنگە بڵێ ئەم کەمەندامانە چییە بەڵام وەرن سەیری دەستەی ئێمەکەن ئێمە کە ماوین فەرم ئەوە شوێنی گولێر یێری داوە لەناو سەرمان ماوەتەوە گیانم هەمووی پارچە و گولەیە ئەوەمان بینن ئێمە ئەوە نیە مەسە ئێستا گولە بێرەکەوە لە ئەوە شوێنی گولەکەی و تا لێرەوە لە ناو سەرمایە بەڵام مۆزوعەکەمان هەر من ڕەنگە زۆر من باشترین بەڵام خەڵکمانەیە هەردوو چاوی نیە خەڵکمانەیە هەردوو قاچی نییە خەڵکمانەیە لەسەر جێگا سەتاسەد کەوتووە بەڕاستی توانای گۆڕینی خۆی نییە ینی وەزئی کەمەندامەکانمان ئێستاکە لەو پڕی حاڵەتی خراپیە بژێوی ژیانیان زۆر خراپە ڕەنگە کەمەندام هەیە قەنەعەت کە تووشی کێشەی عایلی بۆ لە ماڵەوە لەبەرەوەی کە موسەکەمان تاخیر بووە کە موسە ناتووە ئێمە گلەیمان لە مانگەکانی 12 و 11 لەبەرەوەی ینی هەموو بووە هەموو وەک یەک بوو بەڵام کە موسەیەک هاتووە موسەی ئێمە موسەی مانگی دەماندا 11 12 ئەوە یەکیشتان بەوەی هەڵوێستەوە وەرنەگرتووە زۆر قورسە ئێمە بەڕاستی ینی مافی خۆمانە بە مافی خۆشمان زانین دوایەوە موسە مافە یعنی ئەوە نییە تو ئێمە لە پاش ئەوەندە ساڵ خەبات و تێکۆشانە ئێستاکە موسەکەشمان پێڕەوانە بینن کە وەزعی هەموو کەمەندامەکانمان لەو پەری خراپیە بژێوی ژیان ئەژین باش زۆر باشە گەڕمۆلات ئەو بەڕێزانە قسە بکەن دوای پرسیاری زیاترەکەین لە کارژەڕێکەوە بەڕێزانەوە ئازادن لە بۆچوونەکانتان ئەگەر ناوی خۆتان بڵێن و مەسەلەن داواکاریتان و ئەو کێشەیە بەچی گەیشتووە ئێوە پێشتر هیچ ئاگادارکردنەوەیەکتان نەبوو لەو بەڕێزانم پرسیار کرد کە مەسەلەن کەم و کورتێک لە فایلێکە هەبێ لە مەلەفێکە هەبێ شتێک بڵێ وەراوە ئەو کێشەیەمان هەیە بۆ حەلتان نەکردووە سوچەکەی لای ئێوەیە من شیروان ئەحمەد ساڵح کەمەندابووی سەنگەر خێربەی سەرچاوە پلەم ڕایدا هیچ کێشەیەکمان نەبووە لە قەسەی دووەسێ و هیچ شتێکمان نەبووە کە ئیتر شایانی ئەشکال بێ بەڵام ئێتەوان کە مەعاشی مانگی دەیان ناوە بە ئێمە ئەمە شتێکی ناڕەوا ینی بەڕاستی ئەو خەڵکە خۆ دەزانی مانگی 11 و 12 وەرنەگرتووە وەزعی کەمەندام لە جەستەی لە دەستداوە توانای زۆر بەمان توانای ئیشوکاری نییە یعنی ناکرێ ئێوە دەستیان خستۆتە قوتمی کەمەندامان بەڕاستی ئەمە شتێکی حەق نییە زۆر سوپاس بەڵێ ڕەوشی هەواڵەکانت چۆنە کاک شیروان وەڵای هەمووی حەچی هەواڵەکان یعنی بەهاتی تاتە بەردەمی بانک ئەو بینی ینی مەجموعە برادەرمان نەبوو توانە ئەوەی نەبوو کە بە پیەوە بوەستێ برادەرمان هەبوو لاموا بێت لە میدیاکانەوە بینیتان دەستی کرد بە گیرفانی 750 دیناری دەرێنا لەم پارەیە و مناڵەکەم داوای پارەی شیرم لێ ماڵەوە داوای پارەی شیرم لێکام 750 پێ یعنی بەڕاستی ئەمە شتێکی ڕەوان نییە و هەموو کەمەندامانی جۆکو یەکگوین تۆش ساڵی چەند بریندار بووی کاک من ساڵی 90 بریندار بووم پێنجەڵ قەیسیم سۆندەیە و ئەم لایەشم بریندارە بەداخەوە بە هیوای سەلامەتی ئەو ڤاڵی تر
زۆر سپاس کاکەزانە سپاس بۆ بەڕێز. سپاس بۆ کەناڵی کورسات کە هەمیشە خەمخۆر بووە دیارە من ناوم ڕزگار عەبدوڵڵا قادرە ناسراوم بە ڕزگار عەرەب یەکێکم لە پێشمەرگە دیێرین و دانەبڕاو و پارتیزانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێ کە بەو پەڕی شانازەی و خەباتمان کردووە لە پێناو گەلەکەمان و هیچ پەشیمانی لێرە بەڵام بەداخەوە کە ئەمڕۆ مافێکی ڕەوای خۆمان کە موچەکەمانە کە بەداخەوە موچەکەمان وەکو جەنابتان ئاگادارن و ئەزانن قەرار وابوو موچەی مانگی دە و یەکمان بە یەکەوە بنێ بەڵام بەداخەوە پاشگەز بوونەوانەوە بەڕاخەوە بۆ ئەم دەسەڵاتە بۆ ئەم حکوومەتە کە دەستی خسوەتە بینەقاقای ئێمە و هاوڕێکانمان کە بەڕاستی زۆربەی زۆری ئەو هاوڕێیانە لە ١٨ ئەتوانم بڵێم کرێچین وەزیان خراپە وەزیان باش نییە یعنی ئەکسەرێتی قەرزدارە دینارێ لە گرفانیان یعنی کە تۆ ئەبوو دامی مادی و معنەوی بکرانە نەک لە کاتێکا دەستخێتە بینەقاقان و موچەکانی تێ بەداخەوە کە ئەمە شتێکی ناڕەوایە کە ئەمە شتێکی زۆر ناحەقە هاوڕەکانتان چی دەڵێن کاکرزگار وەڵی هاوڕەکەمان بەجددی حەزەکەم ئیشارەت بە یەکشت بم کە بەڕاستی لەم هەڵبژاردنەیە ئەوەی ئەو برادرانە کردویانە ئەوەی ئەو برادرانە کۆششیان کردووە لە پێناو بەدەستهێنانی دەنگێک دوو دەنگ چەند دەنگێک بۆ حیزبەکەیان کە ئەمە بە حەقەت ئەرکێکی سەرشانی خۆمانە و واجبی سەرشانی خۆمانە و لێی پەشیمانین بەڵام لە هەمان کاتیشە ئەرکی سەرشانی ئەوانە کە دیفاعمان لێ بکەن کە پشتیوانیمان بکەن کە من لێرە حەز دەکەم یەک ئیشارەت بم کە برای بەڕێزمان کاک شێخ جەعفەر کە لە ئەوەڵ دەقەوە لە ئەوەڵ ڕۆژەوە و چەند ساڵ لەوە پێش من ئاگادارم کە ئەو پیاوە خەمخۆری ئەو برادرانە بووە کە تەسعیان داوە کە عارەق و خوێنیان ڕشتووە لە پێناو ئەم حیزبە و ئەم دەسەڵاتەیە کە بەداخەوە دەسەڵات ئەمڕۆ زۆر بێباکە زۆر بێمنەتە لێمان من پێم وایە من وایە بینم بەش بە حاڵی خۆم تەبەن ئەمە ڕێی شخصی خۆمە لەوانەیە وا هەستکەم بڵێن ئێمە تازە ئیشمان بەمانە نەماوە ئەوەی ویسمان پێمان کرا پێمان کردن کە بەداخەوە یعنی بارە و پرسیارە لە تۆش بکەم کاکرزگار لە چۆ بریندار بووی بریندارەکە چۆنە کە منداڵبوونەکە ساڵی 1970 لە یاخ سەمەر کە لەگەڵ شید عوسمان ماوەتی و کاک سەید ئەحمەد ماوەتی لە خەسخانەی 29 بەهمەن لە تەبرێز کەوتین لە هەمان ساڵە لە یاخ سەمەر برینار بووینەوانێ و لە کەرکووک برینار بووینەوانەیە کە بەداخەوە بەشێکی دەستەمان بەخش یعنی ئێستا من بەش بە حاڵی خۆم شەوانە لە تاو ئازار خەوم لێ ناکەوێت حالیان کە من ئێستا لە خزمەت جەنابتان دانیشتووم قسە ئەکەم لە تاو ئازاری سرم قەرارم نییە کە ئێستا ئەوە نەسەرمێشێ کە هەمووی تەسیری چیمیایەکەیە لە سەرمەکە من چەند جار چوومەتە لای دکتۆر و فحسی خۆم کردووە و ئاساری چیمیایەکەش کاک زانە بەم ناڵەکانمەوە دیارە یعنی من فحسی خۆم کردووە کە ئەو کاتە من بە حەقەت هاوسەرگیریشم نەکردووە خێزانم نەبووە بەڵام تەسیری چیمیایەکە لەسەر مناڵەکانیشم هەیە کە بەداخەوە ئەوەش کە ئەیبینی بەروبوومەکەیە ئەوەش وەفاکەیە ئەوەش منەتەکەیە عنی بەڕاستی زۆر لێمان بێبنەتن بەداخەوە کە نەدەبوو وا بێ خۆ ئێمە لەگەڵ ئەوەشە کە ناڕازین کە گلەیمان هەیە بەڵام بەش بە حاڵی خۆمان من ئێستا حەزەکەم مناڵەکەم بمرێ بەڵام حیزبەکەم نەمرێ لەبەرەوە بە عارەق و بە خوێن و ڕەنجی خۆم پاراوام کردووە پەشیمانی لەو خەبات و لەو ماندووبوونە و لە ڕەنجێکە یامانە و کردومانە بەڵام حەق وایە ئەوانش ئاوڕێک لە ئێمە بنەوە حەق وایە ئەوانش ئێمە بەسەرکەنەوە بەداخەوە کە بەەوە شێوەیە ناکرا بەو شێوە بێ بەداخەوە زۆر باشە و بەڕێزەی تر کاک محەممەد بازیانی سەرەتا سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان سپاس بۆ سپاس بۆ ئێوە قوربانەوەتان گەورە سەرکردنەوەتان من ناوم محەممەد بازیانیە لێ پرسراوی لقی سلێمانی کەمەندامانی سەنگەرم بۆ بێکەوە ئێمە بەڕاستی خەباتمان نەکرد بۆ ئەوەی کە بەم ڕۆژ لە بگەین بەداخەوە ئێمە من بە ناوی برادرانەوە قساکەم ئێمە کەمەندامی سەنگەرمان هەیە ئێستا هەر لقەکەی ئێمە زیاد لە 50 کەسمان ئێستا حالن لە ئەرزا کەوتووە هەمانە جیهازی پێوەیە جیازەکەی لێ ڕز لێ پرسراوی لقی سلێمانی وانێ کاک بەڵێ ئێستا هەمانە جیازەکەی لێ بکەرەوە ئەمرێت و ئێمە هەفتانە کاک فواد ئاگادارە هەر هەفتەی پێشوو دوانمان لێ کۆچی دوای کردو ینی بە 15 ڕۆژ 20 ڕۆژ جارێک یەکێکمان کۆچی دوایەکە ئەویش هەمووی هۆیەکەیە گەڕێتەوە بۆ کەمەندامبووەکەی لە کەمەندامیەکەیەوە تووشی نەخۆشی درێژخایەن بۆ کۆچی دوایەکە بۆیە بەداخەوە ئێمە کە تەمەنی گەنجیمان کەمەندامان تەمەنی گەنجی تەواو کردووە تەمەنی گەنجی لە خزمەتی ئەم حکومەتە بەسەر بردووە تەمەنەکەی تەواو بۆ بەشێ لە جەستەی بەخشیوە بۆی
حکوومەتێک لە داهاتوە دروست بێ خزمەتی ماڵ مناڵەکەی بکە هیچ کەسێک لەمانەی کە ئێمە لە ڕابردوودا ئەم برادرانی ئێمە هیچی بەتەمای ئەوە نەبووە ڕۆژێ لە ڕۆژان بژێ هەمووی بەتەمای ئەوە بۆ شەید بێ بەڵام بەروبوومەکەی بۆ داهاتوو حکوومەتێک دروست بێ کە خزمەتی نیشتیمان و گەلەکەی بکە بەڵام بەداخەوە ئەم حکوومەتی کە ئێستا بە خوێن و جەستەی پێشمەرگەی دێرین و کەمەندامی سەنگەر و زیندانیانی سیاسی دروست بووە بەداخەوە بە دەرەجەی یەک ئێستا تۆڵەی لە جیاتەوەی ئێمە چاوەڕوانی ئەوە بن پاداش بکەین بەڵام بەداخەوە لە جیاتی پاداش سزا درێن چونکم ئێمە بەڕاستی برادرمان هەیە ئێستا حالن برادرمان هەیە لە ماڵەوە لەبەر کێشەی ئایلەوی لە ماڵەکەی دەرکراوە ئێستا هەمانە لە پارکەکانە خەوێت لەبەر ئەوەی کرێی خانی پێ نەدراوە ماڵ مناڵەکەی نەتوانێت هاوکاری ماڵ مناڵەکەی بکە دەریان کردووە کەمەندامی سەنگەر بێ و لە پارکەکان بخەوێ کاک حەمەباز بەڵێ هەمانە حەز ناکەم لەسەر ئەم تەلەڤیزۆر نایبنێن بەڵام کاک فواد ئاگادارە هەمانە لە پارکەکانە خەوێت لە بەرەوەی ماڵ مناڵەکەی دەریان کرێت لەبەر بێموچەی نەیتوانێت کرێ خان و بدا زۆر بەداخەوە ئەو بەڕێزەی تر بەڵێ سپاس کاعبازجان بەڵێ گیان کاعباز باسی ئەو مەدالیانەم بۆ بکەوە مەدالیانەی چییە مەسەلەن قوربانە بم ئەم مەدالیانەیە یەکیان زیندانی سیاسیە یەکیان یعنی زیندانی سیاسی بووی بەڵێ زیندانی سیاسی یەکیان پێشمەرگەی دانەبراوە پێشمەرگەی دانەبراوی بەڵێ یەکیان کوردستانیەکەیە کوردستانێکەیە ئەوانی تر هەمووی سپاسنامەیە وەرمگرتووە ئی کەمەندامی سەنگەریشی بەڵێ کەمەندامی سەنگریش ینی زیندانی سیاسی بۆ بەڵێ، پێشمەرگەی دانەبراوە کەمەندامی سەنگەرە بەڵێ. بەڵام موچەکەی نادەنێ ئەوانی تریشم هەمووی سپاسنامایی و دەستخۆشی ئەوەیە کە ئیشم کردو لە شوێنەکانە من عباس هەمە ئەمینم ناساوم بە عباس پێنجێنیشم پێڵێن و عباس ڕشانیشم پێڵێن لە ساڵی 1992 بووم بە پێشمەرگە بەبێ دابڕان تاکو ئێستا پێشمەرگەم بەبێ ئەوەی یەک دقە دابڕێم من لە ئیشا بووم تا ئەم دقەیە ساڵی 1986 لە شەڕی قەیوان ماوەت بریندار بووم سێ جار بریندار بووم دوو جاریان لە ڕۆژێکا بریندار بووم لە ڕۆژێکا شایدم هەیە ئەوە برادران لەوانەی سە من ببینن لە ڕۆژێکا دوو جار بەو کەلکی قەیوانەوە بریندار بووم یعنی بە برینداری جارێکتر بریندار بەڵێ بە برینداری لەسەر شاخ بریندار بووم دووبارەکە گواستمیانەوە بە کۆڵی برادرەکانی خۆمە بووم دیسان لێ تۆپ و هاوان و شت کاک عباسیان مەسەلەن بەگولە دیسان بەڵێ لە کەلکی قەیوان برینار بووم دوای ئەوە هەر ئەو ڕۆژەدان بەزانم لە پیرکە لەوێش هەر برینار بوومەوە بە کۆڵی برادێکی خۆمانەوە بووم بە ڕەحمت بێ ئێسا ناوی مەحمود بناوستەیە ئێستا نەماوە لە ژیان نەماوە و من ساڵی 1992 تم بووم بە پێشمەرگە بەبێ دابڕان تاکو ئێستا و دواتریش من حەودانە ڕۆژە ئەوەتم لەو بەر ئەو بانقا حەو ڕۆژە بڵێ لە ماوەی ئەم حەو ڕۆژە خەڵک هاتووە بۆ لای من وتوێتی کاک عەباس قەسەم بەخوا پارەی شیری مناڵەکەم پێ نییە ئەمە یەک وتوێتی قەسەم بەخوا کرێ خانۆکەم پێ نییە کابرا خەڵک هاتووە بۆ لام وتوێتی ئەوەتە ژنەکە خێزانەکەی هاتووە بۆ لام وتوێتی ئەوەتە پیاوەکەم وا لە خەسخانەی هیوایە خەڵک هاتووە بۆ لام وتوێتی 1 دینار لە باخەڵمان نییە یعنی لە ڕاستیە ئێمە موچەی مانگی دە و یەکیشمان هاتووە بە بەرچاوی خۆمانەوە موچەی مانگیدا لە بانقەکەدا بە زیۆدایان گرتووە کە 2 سیارە بووە یعنی لە ڕاستیە ئەمە غەدرێکی گەورەیە کە لە ئێمە یەکەن هۆکارەکەی نەتانزانی کاک عەباس مەسەلەن وەڵی هۆکارەکەی نادیارە ئەوە لە وەزارەتی دارایی بروسیەکیان بۆ هادووتیان کاکە ڕایگرن هەتا سەعات 8 موچەکە لە بانقەکە بووە یعنی بەڕاستی ئێمە پێشمەرگەمان هەیە بەدەیان پێشمەرگەمان هەیە لە ماڵۆ کەوتووە 1 دینار لە باخەڵیان نییە بەدەیان هەر خەمی خۆتانیە من بەڕاستی ئەوەش وەکو نوێنەراتون ڕاستە لە کۆمەڵ کاک فواد و مام فوادوان لێرن بەڵام ینی ئەمەوێ هاواری ئەوانش بگێنن ئەوەی کە لە خەستەخانەی هیوایە ئەوەی کە مەسەلەن پارەی کری خانوەکەی پێ نادرێ ئەوەی کە بەڕاستی مەسەلەن کری شیرینەوەکەیەتی منداڵەکەیەتی ئەڵم بڕوان پێ بکە ئەم بەیانی هاتووە بۆ لام وتوێتی 750 دینارم لە باخەڵایە پارەی ئەو مە پێ نییە کە بچم شیری مناڵەکەم بکڕم باشە من ئێستا خۆشم کە ئەوە دانیشتم لە بەرچاوی تۆ بە حساب 40 پارچەی بە ئیشاعی ملەوە والی گیانمە 3 جاریش بدینار بووم هەموو گیانم گشتی گیانم لە توپەتە جا بۆیە ئەڵێم بەڕاستی حەقی حکوومەتی هەرێمە حەقی ئەو برادرانەیە کە موچەی کەمەندام چۆن ئەتوانن بخۆن وەرە بەس پێم بڵێ موچەی کەمەندام یعنی بەڕاستی قوتی کەم ئەندام کە ئێمە بە جەستەی خۆمان و بە خوێنی خۆمان یعنی ئەم کوردستانەمان ڕزگار کردووە یعنی ئەکرێ ئێستا موچەکانمان خەڵکێک بیخوا کە بەڕاستی لەوانەیە تیاشا بوو بێ بەقەی ئێمەمان و نەبوو بێ
کۆڕەلەوانە تیا بوو جاش بوو بێ من ئێستا لێرە ناتوانم با من پێت بڵێم بە تاکیدایەتی لە ڕیزی ئێمە وەری ئەگرێ متاکیدم پلەکەشی لە من زیاترە و جاشیش بوو بگرە ئەمرم فرزەی جاشش بووە لە بریەوە هەواڵانت کە بڵێ دینارێک لە جیرفانیانیان چی ئەڵێ والله جا من لە بری ئەوان بچی بڵێ من داوا ئەەکەم یعنی موچەکان موچەی مانگی دەمان نەفەوتێ یعنی لە ڕاستیە قابلی قبول نییە و ئێمە قبولیشی ناکەین بە هیچ شێوەیە موچەی مانگی دەمان بفەوتێ ئەوە برای بەڕێزم کاکفوات بەڕاستی زۆر ماندوو بووە لەگەڵمان زۆر من ئەو حەو ڕۆژە بەردەوام لەگەڵ کاکفواتدا قسەم کردووە کاکفوات دڵخۆشی ئەمەی کردووە ئەم دوانی ڕۆیە کە ئەو خەبەرەمان پێگەشتووە سعات 12 ڕۆ شتێکی وابوو تەلەفۆنم لەگەڵ کاکفواتدا کردووە بڕوا بکە خۆم گریانم هاتووە ئەو برادران ئاگیان لێ بووە دڵم پڕ بووە فرمێس کاتۆتە خوارەوە بە ناوچامە بۆ خۆم نا بۆ ڕفیقەکانم ئەوەی سە داوای لێبوردنی شەکەم تۆزێ تەواو نییە قورگوشتم تۆزە ئەو پەتامەگەست قوربان سەلامەت قوربانم ئینشاءڵڵا کاک لە کاک حەمە بازیانم نەپرسی بەچی بریندار و باوی شەر بیڵێت مەسەلەن بەڵێ لە هەموو ڤاڵەکانم پرسی کا عەباسە گەرمایکە بدەی بەو بڵێ کاک حەمە بازیانی لە ئەوم ئەو پرسیارەم لە تۆ نەکرد ینی وەر بێژوش بمێنێتەوە ینی جەنابەت لە کوێ بریندار بووی من ساڵی 86 مانگی 11 لە شەڕی قەیوان ماوەت برینداربوون لە چێ حەسەن بەک 2021 لە خێلی حەما ئەو تاکە کەسم کە لە خێلی حەمە دەرچوو 2001 بەڵێ 2001 تەنها دەچوو بریە بە کوژرابایە لە کۆڵمە بووە لە کۆڵمە بووە بەداخەوە ئینشاءڵڵا سەلامەت کاکفوات حەزەکە دەرنەچوومان ئەوە سوحبەتەکانی لەگەڵ تۆ بەردەوام کاتی تۆ ڕێیشە بەڕێزان برای گەورەمە من دەست خۆشیتان لە یەکەم هەر وەختی قسەتان هەبوو شارەتێکم پێ بدەن لە ڕێگەی و ڕێکەوت و ڕێکەوت دوو ڕێکەوتی لێ دووچان پێنەگرن جارێشتر وەرتانەگرمەوە ئەمە مزایدە نییە هەواڵی عزیز لە حکوومەتی وەزیری بریکاری وەزیری هەر کەسێکی ئەو قارەمانانە من بەمە بەس پرسیارم لێکردن بەشێکیان نەزانم جەستەی خۆیان لە دەست داوە ئەم ڕەوشەی ئێستا ئەم دۆخەی ئێستا ئەم حکومڕانی ئێستا کە شەڕی لەسەرەکەن و مەجموعەیەک خۆیان وێرانەکەن بە ماستاوکردن بۆی تێدا ببن بە مدیر عام برای عزیز و شیرینم ئەمانە بەدیان هێناوە خوێنی شەهیدەکانیان بەدیان هێناوە هەموو شتێ بە ئیهمالی وەرمەگرن ئەمە مزایدە نییە با هەموو معاشی ئەو 3000 کەسە بە ئەو پەڕی 3 ملیار دینار بێ با 5 ملیار دینار بێ بڕۆن ڕوونکردنەوەیان بدەنێ بڕۆن لە باوەشیان بگرن چۆنە هێڵن کەمەندامێکی سەنگەر لە پارک بخەوێ چۆنە هێڵن کریخانوەکەی بۆ نەدرێ خۆ نهاتون داوای ڤێلاتان لێ بکەن وەڵا هاتون داوای معاشەکەتان لێ بکەن ئەمە پەیوەندی بە مەسەلەی مزاهدەی ئەعلامی و مەسەلەی مزاهدەی شخصی نییە من خۆ کە سوکارم کەمەندامی سەنگەرە ئەزانم پێشمەرگەی دێرین و بەناو هەموو نەهامەتی ڕژەمی بەعسا هاتبی چۆنە ئەمڕۆ کە جاشێکت داناوە لەوێ لیوا و فەوز و نازانم چی بۆ ئەەکەیتەوە معەزەز مکەڕەم ئەیژێنی ئەو لە حکوومەتی بەعسیشی خواردووە و خەڵکیشی شەهید کردو و تۆشی ژێنی مێڵە کەمەندامە سەنگەرەکانت بێنە سەر شاشەی تەلەڤیزۆن و بڵێن پارەی شیری منداڵەکەمان پێنی و خان و کری خانوەکەمان پێنیە ئەمە بەشێکە لەمە خۆت بۆمبێکی تەوقیت کرا و دروستەکەی بۆ حکوومەتەکەی خۆت بۆ ئەو ماستا و ماساوکارێکەوێ پێی ببی بە مدیر عام جا پارتیت یەکێتی ئیسلامیت هەر کەسێکی ئیشێکت بەدەستە وەڵا قوربانجان ئەوە نەکرا مەلەفیان تەواو نییە وەرە سەر شاشەی تەلەڤیزۆن ئێستا یەکێکتان ئەوە مۆبایلەکەم سابت ناکەم فەرمۆی کەمەوە تەلەفۆن کە بڵێ قوربان ئەوانە مەلەفیان تەواو نییە دە فەرمۆگەرێکێک گوێی لێ بڵێ مەلەفەکەیان تەواو نییە با منیش پێ بڵم وەڵام مەلەفەکەتان تەواو نییە کێشەی قانونیان هەیە با پێیان بڵم کێشەی قانونیتان هەیە ئەوە هەمویان لێرن بۆ 3 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژ هەفتەیەکەوان لە سەرجادن بۆ جوابیان نادەنەوە بۆ وەڵامێکی مقنعکەریان نادەنێ بۆ پارەیەک ناهێن و بیان دەنێ موچەی مانجی دایانەوەی تریان ناوێ بە هیوادارم ئەوە بگات و هیوادارم ئەوانەشی تۆزێک وجدانیان هەیە ئەو خەڵکیان بینی ئەڵێ من گریاوم بۆ ڕەفیقەکەم لەبەرەوەی پارەی کری خانووی پێ نەبووە کە پارەت پێ نەبوو کە ماڵ و منداڵ داوای لێ کردی قورسە عەزیزم کە تۆ پارەت پێ و لە 6 شوێنەوە تەمووی لە کرێی فەرقی هەیە هیوادارم ئەوم زۆر باش لەسەر بکەوێت کاک لیوا فواد ئێستا بۆ ئەوی کەس تەلەفۆن نازانم چێ تەلەفۆنەکەوە کردمەوە هەر بازە ڕز لێ بدا کێشەی یاساییتان هەیە قوربان کێشەکەتان ینی خەلەلەکە لەکوێ لە خۆتانە بە حەقیقی پێم بڵێ قوربان دەست خۆش کاک زاناجان هەرچی کێشە یاساییە لە دۆسیەکانی مەدانە من دەستحەم بە کۆمەڵەکەمدا کە ئیشی ئێمە نەبووە 7 مانگ لەگەڵ هەواڵەکانم دۆسیە بە دۆسیە کەمەندامانمان ڕێخستەوە
تەحەدا ئەەکەم لە هەموو کوردستان بە حکوومەتیشەوە هیچ کەسێک نییە دۆسەی سکانی هەبێ کۆمەڵەکەی ئێمە دۆسیەکانمان جگە لەوەی کە لە ناو وەکسفایلەکانماندا هەیە لە ناو کۆمپیوتەرەکانماندا هەیە لە سکانمان کردوونە و لە هەمان کە دە ناو هاردیشماندا هەڵگرتوونە بۆ ئەوەی بیکەین بە سیستەمێک کە بەیانی ڕۆژێک لە ڕۆژان هەر کەسێک داوای کرد بە میمۆریەک بدێنێ ئێستا هەیە ئێستا هەمومان هەیە و هەمووش داوانە تقریبان 100 کەسێک نەهاتووە بۆ دۆسیەکان ئەمانەشمان ئەمڕۆ لە قەڵەمداوە بەڵام ئەمانەیە چێن یان لە دەرەوەی وڵاتن یان کەمەندامی 100% ئێستا لە دەرەوە ئەژین ناتوانن بێنەوە ناتوانن سەفەرکەن یاخود کۆچی دوایی کردووە ئێمە لێرەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن هەر کاتێک بەرپرسانی ئەم وڵاتە خەباتی دوێنێیان لە بیر چوو داهاتووی خۆیان ڕابردووی خۆیان لە بەرچاو نەبوو داهاتووی خۆیان خەتەرەبێ ئێمە ڕابردووی ئەو حیزبین ڕابردووی ئەو حکوومەتین و لەسەر خوێن و فرمێسکی شەهیدەکانمان کەماندامانی سەنگەر پێشمەرگە دێرینەکان زیندانیانی سیاسی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان دروست بووە خۆمان مردنی خۆمان جەنازەی خۆمان پێمان خۆشە ببینین بەڵام ئەم ئەزمونە لە دەست نەچێت چکە ئەم ئەزمونە ڕووناکاییەکە بۆ هەر چاپارتی کوردستان پشتیوانەیەکە بۆ هەر چاپارتی کوردستان لە سەروی ئەم ئەزمونەشەوە بە من بێ جەنازەکەی من لەسەر شانی جەنابەت ببێنم بەڵام جەنازەی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر شانی کەس نەبێنم چونکە یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆتە سومبلی مانەوەی ئێمە مانەوەی تێکۆشەرەکانمان لە هەموو قۆناغەکاندا مام جەلال قسەیەکی بۆ هەزار ڕەحمەت لە گۆڕی بوو ئەڵێ ئێمە مانەوەمان سەروەریمان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەخێر شەرەفیشمان بەندە بە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەوەش دوو سۆزن بۆ ئەم عیزبەیە ئەمە ئەو عیزبەیە بە هیچ کەسێک نازانین لە سەرۆک تاگاتە مەکتەبی سیاسیەکان ئێمە خۆمان خاوەنی و عیزبین خۆمان بازمانداوە خۆمان قوربانیمان داوە بەڵام ئێستا هەمومان ئیلتیزاماتی کولیمان بە سەرۆک پاوە تاڵبانی هۆیە کە سەرۆکێکە لە کۆنگرە هەڵبژێرداوە لە کۆنگرەی پێنجدا کۆنگرە گەورەترین دەسەڵاتی عیزبە کاک پاوڵ سەرۆکی ئەم عیزبەیە تا ئەم لە کۆنگرەیەکی دەکرێتەوە بۆیە ئێمە وەک کەمەندامانی سەنگەر هێڵی سووری عیزبەتی نابەزێنی بۆ هیچ کەسێک ڕاستە تووڕین ڕاستە بێزارین لەبەرەوەی ڕەفیقەکانمان خەریکە لە برسانە بن ڕەفیقەکانمان خەریکە ماڵی ئەمێرانە بێ ڕەفیقەکانمان پارەی قوتە شیرێکیان پێ نییە بەڵام داواکانمان لە شوێنی خۆی چونکە هەم ماف و هەم ئەرکمان لەسەر شانە بەڵام داوا ئەەکەم چیتر کەم ئەندامانی سەنگە فەرامۆش دەکرێن لەبەرەوەی کاک زانە بە هەمویان بزانن کاتێک گۆم پڕ بوو لە یاڕژێ جام پڕ بوو لە یاڕژێ دروستە جام پڕ بوو لە یاڕژێ من حوت ڕۆژە ڕاستە لەگەڵ کەمەندامەکان لەگەڵ هەواڵەکان نەچوومەتە بەردەم باقەکە بەڵام هەواڵەکان لێ نەری منن بە گۆڕی مام جەلال بە گۆڕی شەهیدان حوت شەوە من خەوم لێ نەکەوتە لەگەڵیان سعدێک خەوم ئایا ئەو بەرپرسانە ئەوەندە بێویژدانن گوێیان لە سکاڵاو داواکاری ئەو کەمەندامانی سەنگەر نەبوو کە لە پارێ قوتە شیرێکم پێێنێ کە ئەڵێ دینارێکم لە جیفانان نییە ئەی خۆیان هەمویان خاوەنی ملیاریات دۆلار و سەروەت و سامان و سەدان ڤێلانین لە وڵاتە لەسەر خوێن و فرمێسکی ئێمە بۆ ئێمە ئەمانە نازانین هەموو ئەوشان نازانین بەڵام لەبەر ئەوەی ئەزمونێکمان لەسەر خوێن و فرمێسکی خۆ دروست کردووە هەر یەکێک لە ئێمەمانان بە دەیان شەهیدی ڕەفیقی چۆتە جەرگەڵەوە لە پێناو ئەم ئەزمونەیەدا دەیان کەسمان کەمەندامی سەنگەر بووە دەیان پێشمەرگەمان من وەک کۆمەڵی کەمەندامان 206 کەسی کەمەندامی 100% هەیە لە ماڵەوە کەوتووە دابی لێ ئەشۆرێ هیچ کەسێک تا ئێستا وەلایەکی بۆ نەکردێتەوە من لەم هەڵبژاردنەیە داوام لە خەڵک کردووە ئامادە بوونە حارەبانی کارەباییان بۆ بکڕین یەکێک لەوانە برای بەڕێز و خۆشەویستم برای گەورم کاک شێخ زافار بووە یەکێک لیوا عومەر بووە یەکێک مەکتەبی دارایی بووە ئەمە کەی ئیشەی عیزبە ئەمە ئیشی حکوومەتە کە بە سیستەم ژیان و گوزەرانی ئەم کەمەندامانە جێبەجێ بکە ناکرێ من عیزب تا سەر بێ پشتیوانیم کاتنیشم بکە چونکە عیزبەتەکەی خۆیەکە حکوومەت مؤسساتە ئەبێ ئێمە تێکۆشەرەکان ماڵە شەهیدەکان کەمەندامانی سەنگەر زیندانی سیاسی بە یاسا ژامان ڕێخە کە بەداخەوە لەم وڵاتە پەترۆتە هیچ یاسایەک نییە بۆ ئێمە باشە کاک فواد ئەو بە دوواداچوونانە ئێستا وەزارەتی دارایی چی پێگوتن وەزارەتی دارایی تەنانەت ڕوونکردنەوەیەکی داوە ئەڵێ تەمیلی موچەی من 36 ملیاری کەمە بەڵام خۆی ئەڵێ لە مانجی یەکدا من موچەی مانجی دەم کێشەی هەیە مانجێک کێشەی نییە
یەکاتوێ سەبچنۆری بەڵێ کێشەیەکم نییە مانجی دە کێشەیە کە ئێوە لەسەر قسە لەگەڵ وتە بێژ کردی تم لە ڤیددیو قوربان وتە بێژەکە ئەمە ئەمڕۆ قسەمان لەگەڵ کرد و ئەوانە پێم وایە ئەم برادرانەوە ئازان خۆیان لە کەواینێکی تراتونتە خوارە و خەڵکی چی نەکردووە خۆیان بە عەنتەڕەزانە سەر هەموو کەسێکەوە بەڵام باش وەڵامدایەوە ئێمە مساوامە لەسەر خوێنی کەمەندام ناکەین چۆن مساوامە لەسەر خوێنی شەهیدان و یەکێتی بوونمان ناکەین مساوامە لەسەر داوا ڕەواکانی کەمەندامان ناکەین ئەڵێم کاکەجان کە هەر نەخستان هەبوو بەسەر هەردوو چاو قوبوڵمەوە بەڵام کە نیتانە فەرمونون لە داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانمان بنێ تقریبی بە تەخمینی حسابتان کردووە چەندێ بڵێ ئەگەر ئێمە بە خۆمان و هەواڵانی پارتیشەوە کە پارەکەیان وەرنەگرت بێ ئەگەر هەر هەمومان بێن تقریبا نزیکەی 11 میلیارد دینار 11 میلیارد ئەگەر ئێمە بێ 6 میلیارە 6 میلیارە بەڵێ 6 میلیارێکە بەڵام ئەگەر تۆ ئازانی نەقسەت هەیە دەست مەخە گیرفانی کەمەندامێک کە ئیشی پێ ناکرێ کە جەستەی بە قوربانی ئەم وڵاتە کردووە ئێستا بە سەدان میلیارد دۆلارتان لە جێرزەمینەکان هەیە دەست بخە قاسەکەی خۆتەوە قاپارەکە بە قەرز بێنە بیدەرەوە کە هاتەوە وەریگرەوە بۆ هات لە خۆ بێتەوە تۆ ناڵی هاتووە مەسلمان هاتووە بەڵام ئەوان واڵێت تا ئێستاش ناتنە ژێرباری ئەوەیەوە کە بڵێن بڵێ ئەم پارەیە هاتووە لە حکوومەتی هەرێمی لە حکوومەتی فیدراڵیەوە خۆی ئێمە ئازانی هاتووە بەڵام ئەوە ناتنە ژێرباری چکە ئەمە ئازانیان لێ کردووە و خۆشیان باشە زانین چکە من قەناعەتم بۆ قسانە نایەکەوانەکەن لەبەرەوەی لە حکوومەت لە ڕێکاری ئیداری کە تۆ مانجی ساڵی 25 ڕۆیشت دارێکی تر ناگەرێتەوە ئەو موچێ بداتە تۆ لە دوای 26 ئی ساڵی ڕابردوو ئەم موچێ مانجیدا هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەموو وەزارەتەکان وەریان کردووە هەمووشیان هاتۆتە ئەوە فەرم وابێن داتای مانجی 8 و 9 دەمان بنێ بزانین دینارێک نوقسانی هاتووە هیچ ڕوونکردنەوەیەک نییە کەسێک خۆی لێ ناداخە لە ناکە بۆ بەس تەنانەت ئامادەن چۆن لەگەڵ حکوومەتی فیدراڵی شەڕە تاسیقتان هەیە لەگەڵ کەمەندامانی سەنگەری هەولێر و دۆک و ئەوانەی لای پارتی برادرانی پارتی قوربان هەمویان وەریان نەگرتووە ئەوان ئەوەی بەس تەنها بە قسەی کاک ئەمە 3000 کەس قسەی حاجی مەلامین بە قسەی کاک حاجی مەلامین 3000 کەس وەریگرتووە دە یەک بەڵام بەداخەوە ئەم 3000 کەسە یەک کەسی زۆنی سەوزی تیانە نەکەری بڵێن هیەچەتی سۆسیالیستی تیانە کۆمەڵی تیانە بزودنەوەی تیانە زعمە کێشانی تیانە حیزبی شیوعی تیانە خۆ ئێمە کۆمەڵەکەیمە هەموو ئەمانەشی تیان بۆ یەک کەسی ئەم زۆنەی تیانە هەر 3000 کەسەکە سنووری خۆتی گرتوێتەوە ئەمە جێ پرسیار و جێگومان لە ئێمە ئەوەی وەزارەت پێشمەرگستان سەر وەزارەت پێشمەرگەش نەماوە دارایی ئێمە لە سیوێکی هەشتەوە هیچ پێوەندێکمان نەماوە نەقڵ بووینەتە سەر بە فەرمان نەقڵ بووینەتە سەر وەزارەتی دارایی کاک سەلاح چی لە 2010 چی ئەڵێ بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئەوانەی کە ئێستاگەر خواخیران نووسێ گوێیان لێمان بێ ئەگە هەمویان گوێیان لێمانە هەمویان بەڵام گوێ خۆیان لێمان کڕ کردووە ئێمە ئەوەی کە پێیان دەڵێن ئەگەر بێتەوە کاکتوای شارێت پێدا ئێمە لە مانگی دەیە موچەکانمان کە نەهاتایە ڕەنگە وەزارەتی دارایی ئەو کاتە کۆمەڵێ هەلاورایەک لەسەرەکەی موچە لە بوجەمان کەمی کردووە بەڵام بۆ لەو کاتی کە لە مانگی دەیە باسیەوەیان نەکردووە کە بوجە کەمی کردووە یان نەقسی پارەیان هەیە تاکو ئەم مانگە مانگی یەک کە نەقسی پارە هەبوو 36 میلیاردی دینارێک بۆ باسی ئەو 36یان کردووە باسی لە مانگی دەیە هیچ شتێک نییە ئێمە دڵنیای لەوەی کە موچەکەمان هاتووە بێت و ئەگەر دڵنیان نەبووین لە هاتنی موچەکەمان ڕەنگە ئێمەش ئەو کاتە ئەوەندە پامان لەسەر ئەو مۆزوعەدا نەگرتایە بەڵام کە مافی خۆمانە پارەسەری داگرین و دڵنیاش من لێرەوە بەڕاستی دەستخۆشی لە یەکەی بە یەکەی ئەو کەم ئەندامانە ئەەکەم کە بە برسیەتی لە بەردەمی بانقەکان قەنەعەت کە من برادر هەبووە جۆم لێ بۆ وتوێتی بچین سەمونی وشک بکڕین و هەنێک گوتێتی ناخۆم کە پارەی جیفانیان نەبوو چ سەمونەکە بێنن بیخۆن لەبەر کاک محەممەد کە مەسئولی لە بۆ لێ بووە بۆمانی باس کردەوە خەڵکانە دوایی هەلو بەرادرین خۆمانە کاک محەممەدوان چون نەشتیان هاوردووە و لەوێ نانیان خواردووە ینی بگاتە ئەو حەدەی کە کەمەندام پارە جیفانیان نەبێت اینجاش ئەوەندە خۆڕاگر بن ئەوەندە مقاوم بن ئامادە بوون لەسەر چاوەڕێی بڕیاری سکرتایەتی کۆمەڵیان بوو لەبەرەوە ئێمە پاداگی لەسەر هەردوو موچەکەکەین و ئێساش بۆی دڵنیایی بە هەموو کەمەندامانی سەنگەر دەدەینەوە کە ئێمە وەکو نوێنەرایەتی کەمەندامانی سەنگەر و بە هەموو بلقەکانمانەوە ئەنجومەنی باڵای سکرتایەتی کۆمەڵە بڕیاری ئەوەمان داوە پێداگرین لەسەر ماف و امتیازەکانی یەکە بە یەکەی کەمەندامانی سەنگەر و لەمەش بێدانی نابین
بۆیە ئیمڕۆکەش لە کۆبوونەی ئەنجومنی باڵا بڕیارماندا بە وەرگرتنی موچەی مانگی یەک بۆ خاتری کەمەندامەکانمان بەڵام ئێمە ئێستاکەش لە ڕەنگە کاکفوار لە دوایشە ئیشارەت بۆ بدە ئەگەر بێت و لەو برادرانی کە هاوکارمان بوونە بەتابەتی بەڕێز کاک شێخ جافەر و کاک لیوا عومەر زۆر لە خەمی کەمەندامانی سەنگەرا بوونە ڕەنگە شتێکیان لەگە کاک فواد باس کردبێ ئێمە ئێستاکە وەکو لقەکانمان سەرجەم لقەکان ئێستاکەش هەمووی لە پەیوەندیان بۆ ئەوەی بەیانی تا ئێستا لە هیچ شوێنێ باسمان نەکرد بەیانی دامان نابوو یەکسەر داوای ماف و ئیمتیازەکانی خۆمان بکەین و بەڕاستی بچینە سەرجادا ئێمە نامانەیە لەبەرەوەی ئێمە خۆمان بە نخبەی ئەم میلەتە ئەزانی ئێمە خۆمان دیفاعکەری ئەم نیشتیمانە بووینە ئێمە خۆمان بەشێک لە دەستەمان لەسەر ئەم نیشتیمانە داناوە ناچین خەڵک ئەزیێت دەین و کاکفواد لە ئەنجومەنی باڵا بڕیارماندا هەر شتێ بکەین نابێ ئەزیەتی جەماوەری خۆمان بدەین وەکو جەماوەر بەڵام ئەچین دەسەخێنە ناقڕگەی ئەوانەی کە بەرپرس لەو بابەتەیە ئێمە لەبەرەوەی خەڵکمان هەیە ڕەنگە کاگزانە بەیانی من بسم سەرجادەکە بگرم خەڵکێکمان هەیە نەخۆشە خەڵکێکمان هەیە ڕەنگە یەک ڕۆژێک کە سابەت بک ڕەنگە بۆ خودی ماڵ و مناڵەکەی ئەو ڕۆژە بێ ئێمە ڕێگری لەوانە ناکەین بەڵام ڕێگری لەو کەسا ناکەین کە ئەوان دەسیان ناوەتە قاقای قورگی ئێمە سپاس کاک لیوا سەلاح سپاس دەکەم کاک فواد دوا سەرنجی تۆ من دوا سەرنجم بۆ سەرجەم کەمەندامانی سەنگەر هەموو هەواڵانە بە تایبەتی لقی سلێمانی کە چەند ڕۆژێکە کەمەندامەکانیان لە بەردەمی باقەکان بەم باران و ڕێهێڵ و سەرمایە مانیان گرتووە لەوێ ڕاوەستاون کە موچاوان نەگرتووە من دەستخۆشی یەک بەیەکیانەکەم سپاسانەکەم بەڕاستی سەریان بەرزکردینەوە بۆ پشتیوانیشانە بم بەڵێنیشان پێ ئەدەم بە هیچ شێوێک مساوەمە لەسەر قوت و ژیانی کەمەندامانی سەنگە ناکەم بەڵام لێرەوە ڕایەگەێنم کاک شێخ جعفەر کاک لیوا عومەر کە پەیوەندیان پێوە کردین ئێمە بەرنامەمان بوو بەیانی سەعات 11 لە سەرجەم سنوورەکان کە داخیلای بێتن هەرچی تانکەری نەوت و غاز هەیە ڕای بگرین دەست بخەینە قاقای بازرگانی سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لەسەر بڕیاری کاک شێخ جعفەر و کاک لیوا عومەر کە ئەمڕۆ لە کۆبوونەوە بوونە لە سەرۆکایەتی هەرێم و بڕیاریان داوە کە موچەی مانجی 11 بەیەکەوە بەسرێ بەڵێ 1 بەیەکەوە بەسرێ 2 بەیەکەوە بەستێتن بۆ مانجی 2 بۆ ئەم چەند ڕۆژەی داهاتوو بۆیە ئەم بڕیارە ڕائەگرین هەتا ئەم ڕۆژەی کە ئێمە متەکید نەبین ئەم بڕیارە چۆ بواری جێبەجێکردنەوە کە نەچێتە بواری جێبەجێکردنەوە دڵنیایە نەکەینەوە دەسەخەینە بینا قاقای هەموو جوڵە بازرگانیەکانی بەرپرسەکانی ئەم وڵاتە. سپاس بۆ بەڕێز لیوا فواد حاجی بابەکر سکرتێری کۆمەڵی کەمەنداموانی سەنگەر سپاس بۆ بەڕێز لیوا سەلاح گۆڵدەرە لێپرساوی ئیدارە لە کۆمەڵە هەروە سپاس بۆ کاک شیروان سپاس بۆ کاک ڕزگار بۆ کاک حەمە بازیانی و بۆ کاک عەباسی سپاس بۆ ئێوەش بەخێر بێن بە هیوای ئەوەی کە توانی بێتمان دەنگتان بگەێنین پاڵپشتانە بین و وەک دەستگای میدیای کورسات بەڵێن تا پێدەین کە دەنگ و ڕەنجی ئێوە بین تاکو ئەوەی کە ئێوەش بە مافی خۆتانەگەن و بە هیوای ئەوەشین کەوانەی گویان لێە بە جددی کار لەسەر ئەوە بکەن و دەرگا بە ڕوویاندا دانەخن لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامامان پێشکەش کردن ئەمەلایەکتان ئەمانەتی خوای گەورە بڵخواتان لەگەڵ